ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. کاتژمێر 2 با کاتی ناوەندی ئەوروپا. ئیسماعیل بەقایی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران لا کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی دەڕایگەیاند کە وەڵامی وڵاتەکەی بۆ ئیسرائیل ئەرگریکردنێکی ڕەوایە لە خۆ بەپێی یاسا نێودەوڵەتیەکان و لۆژیکی مرۆی. ناوبرا وتیشی شەڕێکی توندمان دەست پێکردووە بە هێزەوە بەردەوام دەبین و چاوەڕوانین هەموو وڵاتانی ناوچەکە و وڵاتانی دۆست و هەموو دەسەڵاتی خۆیان بۆ دەرکردنی بڕیارنامەی پابەندکرد لا دژی ڕژێمی زایۆنی دەربکەن. ئیسماعیل بەقایی جەختی لەسەرەوە کردەوە لەم هەلوو مەرجەدا بە دڵنیاییەوە باسی دانوستاندن بێمانایە دەشڵێت وەکوتم ئەمریکا دەبێت هەڵویستێکی ڕوونی هەبێت. ئەمریکا وەک ئەندامێکی هەمیشەی ئەنجومەن یاسایشی نەتەوەی گورتوەکان پابەندە بە دانان و ئیدانەکردنی ئەم دەستدرێژیە. هەروە دەشڵێت ئێمە ناتوانین قبوڵی بکەین کە ئەمریکا بەهۆی پەیوەندی تایبەتی لەگەڵ دەستدرێژکار تا ئێستا هیچ ئیدانەیەکی ئەم شەڕەی نەکردو و وڵاتانی ئەندامی نەتەوەی گرتوەکان بە 5 ئەندامی هەمیشەی ئەنجومەنی ئاسایشەوە هەڵویستیان هەبێت بەرامبەر ئەم دەستدرێژی و شەرمەزاری بکەن. مەسعود پزیشکیان سەرۆکۆماری ئێران ڕێگەیان ئێمە مافی ئەوەمان هەیە لاوزەی ئەتۆم و توێژینەوە زانستیەکان سوود وەربگرین. بۆیە هیچ کەسێک بۆی نییە ئەم مافە لە ئێمە وەربگرێتەوە، هەر بۆیە دەستبەرداری بەرهەمهێنانی وزەی ئەتۆم نابین و دەشڵێت ئەمریکا پێچەوانەی یاسا نێودەوڵەتیەکان ڕێگە دەدات ئیسرائیل دەستدرێژی و هێرش بکاتە سەر ئێران. جیاماژەیە لە وڵامی هێرشەکانی ئیسرائیل سوپای پاسداران ئۆپێراسیۆنی بەڵێنی ڕاستی سێی ڕاگەیاند و لا ڕێگەی زنجیرەیەک هێرشی موشکی دەیان شوێنیان لە ئیسرائیل کردووە تا ئامن. سەرۆکی کۆمسیۆنی یەکێتی ئەوروپا و سەرۆکوەزیرانی ئیسرائیل با تەلەفۆن قسەیان کرد و سەرۆکی کۆمسیۆنی یەکێتی ئەوروپا فۆن دێر لاین با سەرۆکوەزیرانی ئیسرائیل بێنیامین نەتانیاهوی ڕاگەیاند نیگەرانی زۆریان لەبارەی گرژیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە و پێویستیەکی بەپەلەش بۆ چارەسەری جەنگی ئێران و ئیسرائیل لە ڕێگەی گفتوگۆوە هەیە. لەبارەی پەیوەندی تەلەفۆنیەکەی ڕۆژی یەکشەممە 15 حوزەیران سەرۆکی کۆمسیۆنی یەکێتی ئەوروپا لە ئیکس نووسیوێتی با نیگەرانی زۆرەوە لە نزیکەوە چاودێری دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەین. دەشڵێت پابەندین باشتی سەقامگێری و هەوڵات دیپلۆماسیەکان بۆ کەمکردنەوەی گرژیەکان. ئەو بەرپرسەی یەکێتی ئەوروپا و تویشتی ئیسرائیل مافی بەرگریکردنی لە خۆی هەیە و ئێرانیش سەرچاوی سەرەکی ناسەقامگیری ناوچەکەیە. ئاماژەی بۆش کردو ئەوروپا هەموو کات زۆر ڕوون بووە کە نابێت هەرگیز ئێران ببێتە خاوەنچێکی ئەتۆم و پێویستێکی بەپەلەش بۆ چارەسەریەک لا ڕێگەی گفتوگۆوە هەیە. فۆن دێر لاین ئاماژەی بۆش کردو هەموو کات نیگەرانیمان لەبارەی بەرنامەی ئەتۆمی و موشکی بالستی ئێران نیشانداوە و موشەکەکانیان نەک تەنیا دژی شارەکانی ئیسرائیل بەڵکو دژی ئوکراینیاش بەکاردەهێنرێ. بەشی ڕاگەاندنی چوارچەوەی هەماهەنگی سەبارەت بە پێشلکردنی ئاسمانی عێراق و هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران ڕاگەاندراوێکی بڵاو کردەوە و لا ڕاگەاندراوەکەدا هاتووە درنگانی شەوی ڕابردوو سەرکردەکانی چوارچەوەی هەماهەنگی لە ماڵی حەیدەر عەبادی سەرۆکی هاوپەیمانی نەسر کۆبوونەوە و داوای خۆپیشاندانی جەماوەریان کردووە بە مەبەستی ئیدانەکردنی پشتیوانی لە ئێران. ئاماژەیان بەوەش کردووە بەکارهێنانی ئاسمانی عێراق بۆ هێرشکردنە سەر ئێران لەلایەن ئیسرائیلەوە ڕەت دەکەنەوە. دەشڵێن چوارچەوەی هەماهەنگی هۆی کوژرانی ژمارەیەک لە سەرکردە و زانا و دایان هاوڵاتی ئێران لەلایەن ئیسرائیلەوە ئیدانە دەکات. ئەبوو حسین حەمیداوی سکرتێری گشتی کەتایبی حیزبوڵڵای عێراق ڕایگەیاند داوای داخستنی باڵێۆزخانەی ئەمریکا لە بەغدا و دەرکردنی هێزەکانی ئەمریکا دەکەین. دەشڵێت هاوکات ئێمە لە نزیکەوە چاودێری جموجۆڵەکانی سوپای ئەمریکا لە ناوچەکەدا دەکەین و ئەگەر دەستێوەردان لە شەڕەکەدا بکات ئێمە ڕاستەوخۆ دژی بەرژەوەندی و بنکەکانی ئەمریکا کە لە سەرانسەری ناوچەکەدا بڵاو بوونەتەوە مامەڵە دەکەین. حەمیداوی باسی لەوەش کردووە با پشتبەستن بە دۆخی ئێستا ئەرکی حکوومەتی عێراق و چوارچەوەی هەماهەنگیە دڵسۆزانە بەرپرسیارەتی خۆیان هەڵبگرن و هەڵویستی بوێرانە بگرنە بەر بۆ ڕێگریکردن لە فراوانبوونی شەڕەکەش ئەمەش بە داخستنی باڵێۆزخانە و دەرکردنی هێزەکانی ئەمریکا لە وڵاتی عێراق دەبێت چونکە هەڕەشەن بۆ سەر ئاسایشی عێراق و سەقامگیری ناوچەکە.
محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق و مەسعود پزیشکیان سەرۆکۆماری ئێران پەیوەندێکی تەلەفۆنیان ئەنجامدا و تێیدا سوودانی ئامادەی عێراقی دەربڕی بۆ پێشکەشکردن هەموو جۆرە هاوکاریکی پێویست بۆ چارەسەرکردنی شوێنەوارەکانی ئەو دەستڕێژەی ئێران ڕوبەڕوویان بووەتەوە. پزیشکیانیش سوپاسی عێراقی کردو لە بەرامبەر هەڵویستەکانی و ئاماژەی بۆ کردووە کا پێویستە وڵاتانی ئیسلامی هەڵویستێکی یەکگرت و نیشان بدەن لە بەرامبەر ئەوەی ئیسرائیل دەیکا. علی جەماڵ پەرلەمانتاری عێراق سەبارەت بە هێرشەکانی دەوڵەتی تورک بۆ سەر هەرێمی کوردستان و دۆخی عێراق ڕایگەیان تورکیا هێرشی داگیرکاری ئاشکرا لە خاکی هەرێم و عێراق ئەنجام دەدات و بێدەنگی و سەرقاڵبوونی حکوومەت بەو ڕووداوە پەرستەندوانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەخۆزێتەوە کە پێدەچێت کاریگەری نرێنی لەسەر عێراق هەبێ. دەشڵێت بەردەوامی دەستدرێژی تورکیا لەژێر ئەم هەلومەرجە هەستیارانەدا لە ناوچەکەدا کاردانەوەی بەرچاوی بۆ دۆخی ئەمنی عێراق هەیە و بڕیارەکەی پەکەکە بیانووی تورکیای بۆ ئەنجامدانی هێرشەکان نەهێشتووە. ئەو پەرلەمانتارە دەشڵێت هۆشداری دەدەم لە مەترسی بوونی گروپە چەکدارەکانی سەربا تورکیا لە عێراق کە ڕەنگە ببنەوەی تێکدانی دۆخی وڵاتی عێراق لە هەر کاتێکدا. دەشڵێت داوا لە لایەنە پەیوەندیدارەکان و حکوومەت دەکەم پێدەنگ نەبن بەرامبەر بابوونی هێزەکانی تورکیا لە عێراق و چونکە ئەمە مەترسیەکی زۆرە لە سەراسایشی عێراق. لقی کۆمەڵی مافناسان بۆ ئازادی ئۆهدە و لقی کۆمەڵی مافەکانی مرۆڤ ئیهدە و هەروان نووسینگەی یاسایی ڕۆحا بە ناونیشانی مافی هیوا لە بنیاسنانی ئاشتی و کۆمەڵی دیموکراتیکدا پانێلێکیان ئەنجامدا. ئەحمەد تاش ئەندامی ئۆهدە بەڕێوەبەری پانێلەکە بوو. هەروە پەرلەمانتاری دەم پارتی نەورۆز ئۆیساڵ ئەسلان و ئەندامی دەستەی هەماهەنگی یوکسەل کەنج و فەیسەڵ ئاڤاچی کە پاش 30 ساڵ لە زیندان ئازاد بووە بەشداریان لە پانێلەکەدا کرد. نەورۆز ئۆیساڵ ئەسلان تشکی خستە سەر پرۆسی چارەسەری پرسی کورد و ڕایگەیان ڕێبەرۆجەلان لە نامەکەیدا بۆ ئەکادمیای ژینۆلۆژی پرانسیپی هیوای بە بنەما گرتووە و دەشڵێت ئۆیساڵ دەڵێت بۆ ئەوەی پرۆسەکە لە ڕووی یاسایی و دیپلۆماسیەوە بەرەو پێش بچێت دەبێت کۆمسیۆن لە پەرلەماندا بمەزرێت. یوکسەل گەنج پانێلەکەدا تشکی خستە سەر و پرۆسانەی کە لە ساڵی 1993ەوە ڕێبەرۆجەلان بۆ ئاشتی دەستی پێکردووە و دەڵێت ڕێبەرۆجەلان هەمیشە پێداگیری خۆی لەسەر ئاشتی نیشانداوە بەڵام ئەوە دەوڵەتە با درێژایی ئەو ساڵانە هەنگاوی پێویستی نەگرتووەتە بەر. لە درێژەیشدا یوکسەل گەنج دەڵێت ئەگەر بمانەوێت لەم پرۆسەیەدا سەرکەوتوو بین دەبێت خۆمان ڕێک بخێن و وەکو گەل نابێت لە دەرەوەی پرۆسەکە بمێنینەوە و دەبێت بە پرسیارەتی لەستۆ بگرین. هەروەها گەنج جەختیشی کردەوە کە ڕێبەرۆجەلان هیوای بەگەلە و ئەگەر گەل بەباشی خۆی ڕێک بخات و هیچ هێزێک ناتوانێت پێشی لێ بگرێت و جەختیشی کردەوە کە لە ڕووی یاساییەوە دەوڵەت ناچارە هەنگاو. پلتفۆرمی ڕەنج و دیموکراسی ئامەد با دروشمی دژی شەڕ ئاشتی و دژی مردن ژیان دەپارێزین ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە. ڕاگەیاندراوەکە لەلایەن وتەبێژی کاتی پلتفۆرمەکەەوە محەممەد ئۆکتای خوێنرایەوە و تیایدا ڕایگەیان سەرڕای بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەرۆجەلان لە 27 شوبات و بڕیارەکانی کۆنگری 12 مینی پەکەکە لێسەدە هێرشەکان بەردەوامن. ئۆکتای هێرشەکانی سەرگۆڕەپانەکانی گەریلای وەک هێرش بۆ تێکدانی پرۆسەکە هەڵسەنگاندووتی ئەم هێرشانە دژی مافی هیوایە و ئەم هێرشانە نیشانی دەدەن کە ئەم هەوڵە تێکدەرانانە لەلایەن هێندێک کەسەوە بۆ درێژە پێدان باشار بەردەوامە. هەروە تشکیشی خستە سەر شەڕی ئێران و ئیسرائیل کە بەم زوانە زیاتر بوو وتی ئەم شەڕات دەری دەخات کە دەبێت هێڵی تێکۆشان بنیات بنین کە دژی شەڕ و هەژاری وستەم یەکسانی و ئازادی و کۆمەڵگەی دیموکراتیک دەپارێزێت. هەروە ئۆکتای بانگەوازی کرد هەمووان هێرشەکان شەرمەزار بکەن و بانگەوازیشی لە بەرپرسان کرد بەرپرسیارەتی خۆیان جێبەجێ بکەن. لە شاری فرانکفورتی ئەڵمانیا لە چوارچەوەی بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەرۆجەلان لە ناوەندی کۆمەڵگەی کوردی دیموکراتیک کۆبوونەوەی گەل ئەنجام درا و تیایدا نوێنەری کۆنگرەی نەتەوەیی کوردستان کەنەکە نیلوفەر کۆچ و چەندین کوردستانی بەشدار بوو. نیلوفەر کۆچ تیشکی خستە سەر شەڕی ئیسرائیل و ئێران و وتی پارادایمی ڕێبەرۆجەلان کلیلی چارەسەری شەڕە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ڕاشتیگەیان تا دێت شەڕ لە ڕۆژهەڵاتی ناوین قوڵتر دەبێت و وتیشی زۆر دەستکەوت هاتنە بەردەستی کوردان و ڕێگەی چارەسەری کورد با کۆمەڵگەی دیموکراتیک تێدەپەڕێت. دەبێت تورکیا بەباشی لەم پرۆسەیە تێبگات و ئەگەر تورکیا بەباشی ئەم پرۆسەیە نەخوێنێتەوە و بەو پێیە مامەڵە نەکات ئەوەی زیانی پێدەکەوێت کوردەکان نین. نیلوفەر کۆچ دەربارەی بڕیارەکانی کۆنگرەی پەکەکەش هەروەها وتی پەکەکە گەیشتە ئامانجەکانی خۆی و ڕێبەرۆجەلان هەمیشە هەوڵی بۆ چارەسەری ئاشتیانە داوە و وەک سەرەتای ساڵانی 90ەکان لەمڕۆدا بڕیارەکانی پەکەکە بڕیارێکی ڕاستن و
لاپەڕەیەکی نوێ کراوەتەوە و تێکۆشان گوازراوەتەوە بۆ سەرزەمینەی دیموکراتیک. لە شاری هانۆڤێری ئەڵمانیا لا دژی شەڕ و هێرشە قڕکاریەکانی سوپای تورک لە سەر هەرێمەکانی پاراستنی مدیا ڕێپێوانێک ئەنجامدرا و داوای ئازادی جەستەی ڕێبەرۆجە لایەن کرا. لە دژی جەختکردنەوە و بەردەوامی هێرشەکانی سوپای تورک لەسەر هەرێمەکانی پاراستنی مدیا و بەتایبەت لەسەر تۆنێلەکانی شەڕی گەریلا کە هەموو جۆرە چەکێکی قەدەغەکرا و تیایدا بەکار دەهێنرێت، کوردستانیان و دۆستانیان کۆبوونەوە و بە ڕێپێوان و گربوونەوەیەک هێرشەکانیان شەرمەزار کرد و داوایان لا کۆمەڵگەی نێونەتەوەی کرد هەڵویست وەربگرێت. لە بەردەوامی ڕێپێوانەکەدا چالاکوانان جەختیان لە بەردەوام بوون لە چالاکیەکانیان کردەوە تا مەسوولگەرکردنی ئازادی جەستەی ڕێبەرۆجەلا. پەنابەرانی کەمپی مەخمور لا دژی ڕێگریکردن و دەستگیرکردن و گەمارۆ و توندەتیژی بەرامبەریان ڕێپێوانەکان ئەنجامدا و داوایان لە گەلی کورد کرد هەمووان بەیەکەوە خاوەندارێتی لە دۆزەکان بکەن. جیاماژێ لە دەی نیسانەوە دەوڵەتی عێراق گەمارۆی بەسەر کەمپی مەخموردا سەپاندووە. لە 14 ئایاریشەوە 3 ئەندامی شاندی مەخمور لەلایەن سوپای عێراقەوە دەستگیر کراون. هەروەها ڕێگری و توندەتیژی سوپای عێراق لە دژی کەمپەکە لە ئێستاشدا بەردەوامە و لە دژی ئەمانە گەلی کەمپی پەنابەرانی شێت ڕۆستەم جوودی مەخمور تا بەردەم بیناینەتەوەی گرتوەکان ڕێپێوانیان ئەنجامدا و لە بەردەم بیناینەتەوەی گرتوەکان ڕێپێوانەکە گۆڕدرا بۆ گربوونەوە و ئافادی لە یێڵماز بەناو خەڵکی کەمپەکەوە لەوێ ڕاگەیاندراوێکی خوێندەوە و تشکی خستە سەر بەرخۆدانی 30 ساڵی پەنابەرانی مەخمور و داوای لە هەموو مرۆڤایەتی کرد خاوەندارەتی لە گەلی مەخمور و زیندانیەکان بکەن و وتی داوا لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و خەڵکی ئازاد دەکەین کا بازووترین کات ڕۆڵەکانمان ئازاد بکەن. گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرە هەرشاد بن.